زۆر بەڕێز شەلال عەبدولقایم قامی قەزای خورباتوومان کردووە. کاک شەلال سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمەوێت بۆ پرسیارت دەست پێ بکەم لە دوای ئەوەی کە دوێنێ ڕوودانی چەند هێرشێک ڕوویدا بە هاوەن هێرشکراسە گەڕەکە تورکماننشینەکانی خورماتوو، لە دوایەوەش هێزێکی حەشدی شعبی و فڕۆکە جەنگیەکانی حکوومەتی عێراقیش هێرشەکەی وەڵام دایەوە. دوایین دۆخی ئەمنی قەزاکە چۆن؟ سەرەتا سوپاس. دیارە وەک باست لێوە کرد دوێنێکە لە ئاکامی هاوێشتنی 3 تا 4 گول لە هاوەن بۆ ناوەندی قەزای خورماتوو ئەو گرفتو و ئەو دۆخە ناخوازراوەی کە لە خورماتووە بووە زیاتر وەزعەکە ئاڵۆزتر بووە و داوامی دام و دەستگاکان ڕاوەستا بۆ چەند ئەوە لەو ڕۆژێ ڕاوەستا و بارودۆخەکە زیاتر خۆی لە ڕابردوو شەهر بارودۆخەکە خراپ بووە، زیاتر خراپتر بووە. ئەمە دیارە من ئێمە ئاستەکەین پلانێکەیە کار لەسەرەواکەن کە ئێمە بەپێی ئەو زانیاریانی کە پێشمان گەیشتووە و بە پارێزگای سەڵاحەددینیش گەیشتووە کە ئەوە پلانێکە هەر لە ناو خودی خورماتووە کە دەرەچن لە نزیکی خورماتووە چەند گول لە هاوێنێک هاوێشتە ناو شار بۆی کە بڵێن لە ناوچە کوردیەکانەوە یاخود لە ناوچەی داوێ و زنانە و نەوجوورەوە لەو ناوە پەلامارە درێن و ئەمە کورد لە پشتەوەی ئەم کردوانەتانێ کورد من ئەوەی کە ئاگادانی خۆمان لە ماوەی ڕابردووە بە درێژایی ئەم چەند ساڵانە شەڕی تیرۆری کردووە و هیچ ڕۆژێ لە ڕۆژان ئامادە نەبووە نە دیفاع لە تیرۆر بکانە پاڵپشتی تیرۆر بێنە هاوشان لەگەڵ تیرۆرە کار بکات. بۆیە ئەمە ئەو ئەنجامە ئەو کارانی کە کراوە زیاتر ئێمە بەوەی دانین کە پلانێکی ناوخۆی خورماتووە بۆ ئەوەی کە بانگێشتی بەغا بکەن و هێزی بەغا و هێزی حەشت پەلاماری ئەو ناوچانە بدا کە ئێستاکە ئاوا. زۆر باش. کاک شەلال بۆتان دەرکەوتووە مادام ئێوە بۆتان دەرکەوتووە کە ئەمە دەستێکە لە پشتەوە کە کورد تۆمەتبار بکرێت، کێ ئەم کارانە ئەنجامەدات؟ لە ڕاستیدا سونێری خورماتوو لە نێوان خورماتوو بڵین بەرەو کفری ئاها لەو سیسیلە چیایە لەوێ کۆمەڵێک چەکداری لێ ئێمە گومانمان لەوە نییە و ڕاستی شەو چەکدارانە هەن. ئەو چەکدارانە ئێمە زیاتر خوێندنەوەمان بۆیە کە پاشماوەکانی داعشنەوەی کە هەڵهاتوون لە دەوروبەری حەویجە و شوێنەکانی ترەوە و هاتنەتە ئەوێ ئاڵایەکی نوێیان هەڵکردووە، بەڵام ئەو ڕێژەیە نییە کە خەڵک باسی لێکە احتیمالە 60-70 چەکدارێک بێت، بەڵام ئەوان ئەچن احتیمالی ئەوەش ئەکرێت کە ئەوانیش پاڵپشت بن لەوانەیە کە چوبێتن ئەوانیش گول لە هاوەنیان هاوێشت بێت و ئەوان لە ڕۆژانی ڕابردووە ڕێگای کرد و خورماتویان ڕاکرد بوو و زیاد ڕەویان کردووە سەر چەند سایق شۆفێرێک و ئۆتۆمبیلەکانیان سوتانی بوو. بەڕاستی ئێمە وەکو کورد وەکو لایەنە سیاسی کوردیەکان و کویداری ئەو شارە ئێمە لەگەڵ ئەو شێوە کارانە نیمان. ئێمە گەر بکرێت کارەوە پێشمەرگەی کوردستانمان هەیە و هێزمان هەیە و حکوومەت هەیە لە هەرێمی کوردستانە لە خورماتوو شەڕ نەکراوە، گە شەڕ بکرایە چەندی وایەک لەوێ بوو. بۆیە بەو شێوانەیش ئەوان من زیاتر بەوە هەوڵەدەن کە پەلکێشی بەغا بکەن بۆی پەلاماری ئەو شوێنانە بدەن. خۆتەزانن ناوچەی داودێ لە ئێستادا زیاتر لە نزیکەی 2000 خێزانی ئاوارەی خورماتووی تایە، لە هەندێکیان تا ئێستاکە لە خێوەت و لە مزگەوتەکان و لە دایرە حکوومیەکان ژیان بەڕ لەو پەڕی خراپیدان. اینجا بۆ دووبارە بوونەوە دووبارە هەم ئاوارە بێتەوە لەو شوێنە من پێم وابێ مەکارێکی زۆر خراپەوە دەرەنجامەکەیشی باش نابێت. بەپێی زانیاریەکان کە دەست ئێمە گەیشتووە کاک شەلال کە دەنگۆیەکێ و زانیاریەکێ کە هێزی حەشی شعبی هێرش بکاتە بەم زوانە لەم چەند ڕۆژەی داهاتووە هێرش بکاتە سەر هەڵاڵە و پەلکانە و داوێ، ئێوە هیچ زانیارێکتان لەو بارەوە هەیە و هیچ ڕێکارێکتان گرتووەتە بەر بۆی هێرش نەکرێت سەر و ناوچە کوردیانە؟ دیارە ڕاستی قسەکانی ئێمە ئەوە دەرەخات ئەوەیە کە ئەوان کە گول لە هاوێنەکان بەهاوێژن دواتر بڵێنەوە کورد و لە ناو منتەقەکان کوردەواریەکانەوە گول لە هاوەنمان تێگیرێ ڕێگەمان لێگیرێ قەس بکرێن بۆ ئەوەی کە دەرفەت بنە حکوومەتی عێراق دەرفەت بنە حەشدی شعبی بێت پەلاماری ئەو ناوچانە بدار. ڕۆژانی ڕابردوو خۆتان ئاگاتانێ بوو هەلیکۆپتەرەکانی هێزی عێراقی هات لەوێ زەرورزیانێکی زۆری گانوەتە خاوەنە و ئاژەڵ و مەڕ ڕۆشتانە خەڵکی ناڕەحەت کردووە، خەڵک دووبارە ناوچەکەی بەجێ هێشتوەتەوە. بەڵام ئێمە ئەمڕۆ بە بەردەوام لەسەر خەت بووینە چی لەگەڵ بەڕێوبەری پۆلیسی خورماتوو لەگەڵ قایدی عملیاتی
سەلاح الدین لەگەڵ بەرپرسانی پارێزگای سەلاح الدین کە بە هیچ شێوەیە ڕێگا نەدەین ئێمە لە سنوورەکانی نەوجور و سنوورەکانی ناو داوێەوە هێز بێت. تقریبا من ئەتوانم بڵێم ئێمە وعدێکمان وەرگرتووە لەوان ئەگەر وعدەکەی خۆیان بێن نەجێت بە هیچ شێوەیەک پەلاماری ئەو شوێنانە نەدەن. بۆیە من لێرەشەوە بە خەڵکی ناوچەی داوێ ئەڵێم و زنانە و نەوجور ئەو دیهاتانی دەوروبەرن ئێمە وا ڕێکەوتوین بە هیچ شێوەیەک هێزنێن ناو سنوورە. ئەگەر هێز بەرن با ڕاستە خۆ بچنە سەر و چەکدارانە ئێمە هیچ دادیمان لێ بچنە سەر و چەکدارانە چۆ چەکدارانە لە ماوەی ڕابردووە خزمەتیان بە ئێمە کردووەنە بە بەرامبەرمان و دواتریش ئێمە هیچ پەیوەندیەک و ڕەبتێک وەکو حکوومەتی کوردی وەکو ئیداری ئەو شارە وەکو لایەنە سیاسی کوردیەکان ڕەبت و زەبتێکمان بۆ نییە و هیچ حەقێکمان پێوەی نییە. بەڵام لە ئەین کاتە قبولیش ناکەین کە ئەوان دووبارە شێوی و ناڕەزایی و تۆقااندن بخەنە ناوچەی داوێ. بۆیە ئێمە دووبارەیەکەمەوە ڕێککەوتنیەکەی ئەگەرەوان جێبەجێ بکەن بە هیچ شێوەیەک هێزنێنە ناوچەی داوێ و زنانە و نەوجول و ئەو منطقە و دەوروبەرە. زۆر باشە لە ڕووی ئیداریەوە کاک شەلال چ گۆڕانکاریەک لە ناو دام و دەستگاکانی حکوومەت لە خورماتوو کراوە؟ بەڵێ دیار هەر دوا بە دوایی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەنجومەنی قەزای خورماتوو لە ڕابردووە برادەرێکتر لە برایانی عەرەب سەرۆکی ئەنجومەن بووە و سەرۆک ئەنجومەنیان گۆڕی. دواتر بەڕێوەبەری شارەوانیان ئیجبار کردووە ئیلزام کردووە کە پۆستەکەی بەجێ بێڵێ برادەرێکی تورکمانی دیسان نایەنتە شوێنەکەی. بڕێوەبەری بەرەیت بەیتەرە ئەویشەر لە بەشە فەرمانگەکانی ئەمە بوو ئەوەشیان گۆڕیوە و بەڕێوەبەری کارەبای خورماتوویش هەر کورد بووە ئێستاکە ئەویانیش فشاریان خستوەتە سەری دووران خستەوە عینەن برادەرێکی تورکمانی بات بڕێوە. لە هەمان کاتدا لە هەوڵدان ئێستاکاوە وا بڕیار بوو ئەم هەفتەی ڕابردووە قایمقامی خورماتویش بگۆڕن قایمقامێکی لە برایانی تورکمان بێنە ئەو شوێنە. بەڵام دیار بوو نەیانتوانی نسابی کامل لە ئەنجومەنی قەزا بێنن و ئێمە هەوڵەکانشمان خستوەتە گەڕ لە پێناو ئەوەی کە ئەو گۆڕانکاریانە و ئەو تەقینەوانەی کە لە خورماتوو ئەکرێت و ئەو پێشێرکاریانە بە کشتی کە لە خورماتوو ئەکرێت بە بەردەوام ئێمە لە هەوڵاین لە هەفتەکانی ڕابردووە لە ڕۆژانی ڕابردووە لەگەڵ سەرک فراکسیۆنەکان لەگەڵ نوێنەرانی حکوومەتی بەغا لە پەرلەمانی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی عێراق هەموو هەوڵێکمان لە ئارادایە بۆی کە بتوانین تەقاندنەوە ڕاگرین تاڵانکردن ڕاگرین گۆڕانکاریەکان ڕاگرین چی گۆڕانکاری ئیداری بێت چی گۆڕانکاری دیموگرافی بێت لە هەموو ڕۆیەکەوە هەوڵە دێم بتوانین ئاوارەکان یعنی بەڕاستی دۆخی ئاوارەکان زۆر خراپن ئێمە زۆر لە هەوڵاداین و هەموو هەوڵێک بخینە گەڕبووی کە بتوانین وەکو پێویست کاک شەلال وەکو پێویست حکوومەت یاریمی کوردستان ئێوە لە بەرەوەی بەرپرسیارەتی یەکەمینتان بەرەکەوێت لەوەی کە قایمقامی خورماتون هیچ هەوڵێک کۆنتاکتێکتان داوە لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان لەم بارودۆخە سەرمایی وەرزی زستانە ئاوارەکان بەهانایانەوە بچن وەکولانی حکوومەت یاریمی کوردستان؟ لە ڕاستی ئێمە نەک بەس لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندیشە لەگەڵ وەزیری کۆچ و کۆچبەرانە لەگەڵ سەرۆک کۆمارە لەگەڵ پەرلەمانی عێراقا لەگەڵ وزارەتەکانی حکوومەتی بەغایە لەگەڵ UN لەگەڵ قونسولیەکانە بە بەردەوام لەم ماوەی ڕابردووە هەموو شوێنەکان کۆمەڵێک بەرپرسی شارەکە چی لایەنە سیاسیەکان چی ئیداری چی حکوومیەکان بە هەمومانەوە کۆمەڵێک گەنج کۆمەڵی خەڵکە نوێنەری ئاوارەکانن لە کەلار لە سلێمانی لە دەوروبەری چەمچەماڵ ئەمانە بە هەموو لایەکمانەوە هەوڵە دەین فشارمان خستوەتە سەر حکوومەت و داوامان لە حکوومەت کردووە بەڕاستیش کەم تەرخەمێک بە حکوومەتەوە بینین حکوومەت یاریێم وەکو پێویست بۆ ئاوارەی خورماتوو ئەبینێ لە کەرکووک و لە شوێنەکانی تر ئاوارە هەیە بەڵام ئەوەی کە بەسەر خورماتوو هاتووە ئاوارەی بەڕاستی لە خەڵکی خورماتوو بەناو ئەکرێت یعنی خەڵکی خورماتوو ئاواری حەقیقین من لەگەڵ ڕێزمان کەرکووک لێی قەوماوە شوێنەکانی تر بەڵام هیچ شوێنێک هیچ کارەساتێک وەکو کارەساتەکانی خورماتوو پێما لە دوای هەڵەبجە و لە دوای کارەساتی ئەنفال ئەوەی کە بە خورماتوو هاتووە سێم کارەساتی گەورە و گران و ماڵوێرانکاری و ماڵتاڕانکردن و ماڵتەقانەوە و کوشتن و بڕینە لە خورماتوو. زۆر باشە ئەوترێت کە گلەی لە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقەکرێت کە بەدەست کوردەوەیە وەزارەتی کۆچ کۆچبەران هیچ هاوکاریەک بۆ ئاوارەکانی ئەو شوێنە دەکات ببوورە قەزای خورماتوو دەکات؟ بەڕێزم پەرتەوازەیی و ناسازی و ناڕێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو خۆیە لە بەغایە لە هەموو شوێنەکانە حتا تەنانەت لە ناو یەک لایەنێکە یەک نین یەک ڕیز نین بۆ وای کردو پێگەی کورد لە هەموو شوێنەکە لاواز بێت. من لەگەڵ
بەڕێز وەزیری کۆچ و کۆچبەران چەند جارێ قسەم کردووە، خۆراکشی ناردووە، هاتووە سەردانی ئیداری گەرمیانی کردووە، سەردانی شوێنەکەی، بەڵام ئایا ئەوەی کە کردوێتی تەواو هەموو شتێکی کردووە نەخێر، من پێویستمان بە زیاترە، بەڵام ناتوانین بڵێن هیچی نەکردووە، بەڵام کردوێتی. ئێمە هەوڵە دەینجە کۆمەڵی کێشە و گرفتی ترمان هەیە بەرامبەر بە بۆ ئاوارەکان، بۆ نمونە باجان بۆ ناکەن باجی ئاوارەیی کە بۆی هەیە کۆمەڵێ مافی وەرگێ لەوینەوە. دووهەم ئەو ملیۆنە دیناری کە تەخسیس کراوە بۆ شوێنەکانی تر بۆ ئاوارە عەرەبەکانی تر لە ڕابردووە، ئاوارەکان ئێمە وەریانی نەگرتووە. هەوڵ با لە ئیستایشە زیاتر بتوانێت بودجەیان بۆ دابین بکار، هەم بۆ کڕینی. ئێمە پێشنیازێکمان کردووە کە کۆمەڵێک کەلوپەل و فەرش و ڕاخەر و سۆپا و بەتانی لەم کاتێ بگاتە خورمات و زۆر بە پێویستی زانم بگاتە ئاوارەکان. زۆر باشە. کاک شەلال، ئەگەر بەپێی پێشبینیەکانی بەڕێستان ئەگەر بارودۆخەکار بەم شێوەیە لە ڕووی ئەمنی و حاڵەتی دۆخی کورد لەو شارە بەردەوام بێت، چی چاوەڕوانی هەم خاکی کوردستان و هەم دۆزی کورد و هەم هاوڵاتیانی کورد لە قەزای خورمات و دەوروبەری گوندەکانی چی چاوەڕوان دەکرێت؟ پێدوانیە جارێکی تر تعریبکردن و ئاوارەبوونێکی زیاتر بەو شوێنەوە دەبینرێت؟ لە ڕاستی داگەر ئاگادار منەمە لە ڕاگەیاندنەکانەوە دەمێکە درێژایی 4-5 ساڵە باسمان کردووە و داوامان کردووە و هاوارمان کردووە کە دۆخی خورمات و ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت تا گەیشت و ئەم ڕۆژە. ئێستاش ئەم دۆخە ئاوها بمێنێتەوە زۆر بە زەرەری کووردا ئەگەڕێتەوە لە ڕووی جوگرافیاوە، لە ڕووی لە پێدانی پێگەی دووس خورماتەوە بۆ خۆی پێگەیکی استراتیجی هەیە، دەواازەی هەرێمی کوردستانە، دەواازەی شارەکانی ترە، مەترسیەکان لە دوو سەڕانەگیری ئەمە باسمان لێکرە دێتە داخۆک دێتە کەرکووک، دواتر شوێنەکانی ترەگرێتەوە. پلان و ئەجندای زۆر لە پشتەوەی خورمات و هەیە، بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی بخاتە گەڕبەوەی کە ئەو دۆخە خراپونە هەموارەیە هەوڵ بات ئاسایی کاتەوە. ئێمە بۆ مەبەستەی شە کۆمەڵێک پێشنیاز و داواکاریمان کردووە، هەم داوامانەتە نوێنەرانی کورد لە بەغا، سەرۆک فراکسیۆنەکان، داوامانەتە پەرلەمانی کوردستان، لەگەڵ زۆربەی شوێنەکانە قسەمان کردووە بۆی هەوڵ بین بە زووترین کات بەڵێ گەورەترین زەرەرە کە خورمات و بەو شێوەیە بمێنێتەوە. وەکو بەرپرسی ئیداری ئەو شارە، وەکو بەرپرسی لایەنە سیاسیەکان، ئێمە بەبەردەوام لەگەڵ لایەنە سیاسی کوردەکان لە کۆبوونەوەی داین تا ئیسلاکەیش کۆکین و یەک دەنگین لە خورمات و خۆشبەختانە بێدەنگیش نابین. بەڕاستی بە بەردەوام ئێمە داکۆچی لەسەر مافی خەڵکی خورماتوەکەین و هەموو ڕێگایەکە گرینە بەر لە پێناوەی کە خەڵکەکەمان بەسەر بەرزی بگەڕێتەوە ئەو شارە و ئەو شت دەست بەرداری ئەو شاریشە نابین. خەڵکی خورماتو و زۆرێک لە چالاکوانان گلەی ئەوە لە دەکەن کە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە زۆر بەلایەنەوە گرنگ نییە خورماتو لە بەرەوەی سامانی سروشتی تایە کەمە یان نیەتی، بۆیە بەلایەنەوە کێشە نییە هەرچێکی بەسەر بێت. تا چەندەم قسەی ڕاستە؟ ئێمە ڕاستە، زۆر ڕاستە. خورمات و ئێمە لە ماوەی ڕابردوو شەهر پشتگوێ خراوە، لە پێشتری شەهر پشتگوێ خراوە، ئیستایش و لەو دۆخە خراپەیشدا هەر پشتگوێ خراوە، حەقی خۆیانە گلەیەکەین. ئێمەش گلەیەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان، گلەی لە هەموو حیزبەکانەکەین کە توانیویانە لەوێ ڕێخستنی خۆیان، شعبیەتی خۆیان، جەماوەری خۆیان ڕێخستووە بە بەردەوام، بەڵام ئەوەی کە هەوڵیان دابێت بۆ چارەسەرکردنی کێشەی شارەکان، یعنی بۆ نمونە بەداخەوە کە ئەڵێم لە خورماتووە 4 نوێنەرمان نییە لە ناو سەرکردایەتی حیزبەکان، لە ناو مەکتەب سیاسی حیزبەکان، لە ناو پەرلەمانی کوردستانە، لە ئەنجومەنی وەزیران، لە وەزارەتێکەیە پێڵێن وزارەتی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان. ئەمانە بەداخەوە لەوێ نووسینگەیەکی بیچووکی هەبێ هیچ ئەو کاردانەوە ینی ئەو پێی نەبێت کە بتوانین خزمەت وەکو پێویست خزمەتی هەرچەنێ لەسەر خەتن لەگەڵمانە، بەڵام وەکو پێویست خزمەتی خورماتووی نەکردا، وەکو پێویست حکوومەتی هەرێم نەهاتوەتە دەنگی بۆ خورماتەوە. بەڵام من دڵنیانەکەمەوە ئەو زەرەرەی بەر خورماتوو کەوتووە ئەگەر لەوێ ڕانەگیرێ و لەوێ چارەسەر نەکرێت، دڵنیام هەموو کوردستان ئەو زەرەرە ئەگرێتەوە لە بەرەوەی دەواازەی کوردستانە خورماتوو. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شەلال عەبدولقایمقامی خورماتوو لە ستودیۆکانمان لە شاری سێمانی و وەڵامی پرسیارەکانی ئێمە دایەوە. زۆر سپاس.